من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین بە بەخشندەی و هاوکارەکانی ئێوە لە هەموو سات و کاتێکدا لە خزمەتی هەژاران و نەداراندایە. بە تایبەت لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەرنامەی بەخشین بەهۆی هاوکاری و دەستگیرەکانی ئێوە ئەتوانێت زۆرترین هاوکاری کۆمەچی منداڵی بێباوک و هەژار و خاوەن پێداویستە تایبەتەکان بکات. بەرنامەی بەخشین یەکێک لە خزمەتەکانی بریتیە لە خزمەتی منداڵی بێباوک، چ بە دروستکردنی خان و چ بە دابشکردنی موچەی مانگانەیان. بۆیە لە بەرنامەی بەخشینەوە بەشی بێباوکان مانگانە 215 منداڵی بێباوک هاوکاری و کۆمەچی و موچەی مانگانە وەردەگرن. ئەوەش لە ڕێگای خێرخوازانێکی وەکو ئێوەی ئازیز و خۆشەویستەوە. ئەمانەوەی لە ئاڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشیندا بەرچاوتان ڕۆشن کەین کە هاوکارەکانی ئێوە چۆن دڵی منداڵی بێباوک خۆش دەکات و مانگانە لە بەرنامەی بەخشین موچەی مانگانە وەردەگرن بەم قەیرانە داراییەدا. چەند ساتێک لەگەڵمانە بن. پێشێکی دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم هیوادارم خۆی گەورە پاداشتان باتەوە، خۆی گەورە پاداشتی و خێرخوازش باتەوە. بەڕاستی ئەو موچەی کە بۆ ئێمەی دابین کردووە بەڕاستی ئێمە زۆر پێویستمانە. خۆی گەورە نمونە زیاو بۆ خۆی گەورە پاداشتی بە خێریان باتەوە. ژیانمان لەسەر ئەوە ئاغڵە. سپاسی بەرنامەی بەخشینەکەم نیانی لاپەکمان کەیەوە 5 ساڵە و موچەیان بۆ بڕێنێتەوە بۆ خۆمە ئەو کچانە و ئەو تەنیا کوڕەمان. زۆر سپاسیانەکەم هی ئەو خێرخوازانە و هی ئەو بەرنامەی بەخشینەکەیان یارمەتی ئێمەیان نیانی لاپەکمان کەوێت. ڕەبی خوای گەورەیەک و 1000 پاداشتیان باتەوە. زۆر گشتمان سپاسیانەکەن و دوعای خێریان بۆکەین. خۆشم و مناڵەکانیشم تەلەبەم هەیە گشتی بەخوا گیانیان بەخوا بەوانێ. خوای گەورە بێم زەڕەتیان کە ئیشەڵڵا 6 مناڵم هەیە بەخوا. گیانم بەخوا بەوەی ڕەبی خوای گەورە بێەوەیتان کە خوا پاداشتان باتەوە هی ئێوەی شوێ و خێرخوازانەی جاڕەبی. زۆر سپاستانەکەم. مەعیشەتمان هەر لەسەر ئەم پارەی ئەم خێرخوازەی نێرێت کە ئیداتە دەست بەرنامەی بەخشین. ئەوانیش تەقسیری ناکەن بە حەیاتی هیچ جارێ بە زیاوەیانە پێمان نەک بەکەمەوە. زۆر سپاسیانەکەین و هی ئەو خێرخوازانیش سپاسیانەکەین و خوای گەورە پاداشتی ئەوانویش و بەرنامەی بەخشینیش باتەوە. یا ڕەبی خوای گەورەی ئیشەڵڵا جەزای هەموو لایەکی باتەوە ئیشەڵڵا. هەرچی یارمەتی خەڵکایە ئەوەیش خوای گەورە 1000 یارمەتی با ئینشاءڵڵا. ڕەوەڵا ئەگەرەوە نەبوایە بە تەواوەتی ئێمە پەکمانەکەوت چونکە کەسابەتکارمان نییە هیچ شتەیە بەس کچیشم. هەروەڵا زۆر سپاستانەکەم. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم لە بەرنامەکەتان دەکەم. زۆر سوپاس و دەستخۆشی بۆ ئەو کەسانێک کاوکاری ئەم مناڵ هەتیوان دەکەن دەستی منداڵ هەتیوان دەگرن. زۆر سوپاس بۆ ئەو کەسە سەورمانە تا دەوڵەمەند و سەرماتی زۆریان هەیە کە یارمەتی ئەم مناڵ هەتیوان لە ئەم مانگە ڕەمەزانی بەتایبەتی کە هەژار زۆرە، فەقیر زۆرە، کەم دەرامەتە زۆرە، مەعاشی نییە، هیچ شتێکی نییە. لەم کاتەیە کە دەستی بگرێت خوای گەورە پاداشی باتەوە 1000 ئەوەندە ببێنێتەوە جێگا.
زۆر سپاسی ئەو بە ڕێزاناکەین کە یارمەتیمانێن و دەستی یارمەتیمان بۆ درێژ دەکەن خی گەورە بۆیان کا بە چغای قیامەت ئیشەڵڵا لەم قەیرانی و بێمعاشیە هەموو مانگێ لە کاتی خۆیان موچەکان بەدەستمانەکەن ئاراوەڵا بێوەژنانێ و 9 مانگە بێوەژنانەمان وەرنەگرتووە من زۆر سپاسیانەکەم و دەستخۆشیان لێکم هیوادارم نمونەیان زیاد بێ ئیشەڵڵا کە یارمەتی هەزارانی وەکو ئێمە ئەدەن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە لە بەرنامەی بەخشینە بەشێکمان هەیە بە ناوی بەشی بێباوکان واتە منداڵانی بێباوک و هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەکەیان ئەدەینێ سوپاس بەخوای گەورە کە سەرباری ئەو بارە ئابووری و نەهامەتیەکە ئێستا بەسەر کوردستانە هاتووە ئێمە توانیمانە بەردەوام هەموو مانگێک لە کاتی خۆیان و لە ڕۆژی خۆیان و بێ کەمکردنەوەی موچەکانیان بە تەواوی وەرگرتووە بۆیە لێرە بە فرسەتی ئەزانم و داوا بکەم لە دەوڵەمەندان و خێرۆمەندانی هەرێمی کوردستان کە ئێمە ئەو سنووقەمان هەیە سنووقێکی جامان هەیە لە بەرنامەی بەخشین بە ناوی سندوقی منداڵانی بێباوک ئەگەر بتوان ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزان و بە درێژایی ساڵ یارمەتی ئەو سندوقە بدەن وەکو زەکاتەکەی دەرئەکا پارەیەکی خێریش بکاتە سندوقی منداڵانە وەکو سەدەقە ئەکا پارەیەک مەبلەغی پارەیش خێریش بکاتە سندوقی منداڵانی بێباوکەوە بۆ ئێمە بتوانین کە زیاتر و زۆرتر ئەو منداڵە بێباوکانە سەرپەرشتی بکەنەوە موچیان بۆ ببڕینەوە چونکە ئێمە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەو پارەیە کە هێتە ناو سندوقی منداڵانی بێباوکەوە هەمووی کۆکەینەوە تەقسیمی 12 یەکەین واتە تەقسیمی 12 مانگەکە یەکەین چەند دەرچوو ئەوەندە منداڵی بێباوک کەفالە دەکەین ئینشاءڵڵا داوامان وایە لە خێرۆمەندان زیاتر و زۆرتر زیاد لە زەکات و سەدەقە و خێرەکانیان کە ئیکەم بە بەشی منداڵانی بێباوکیش ئینشاءڵڵا لە سندوقی بێباوکە دابنێن بۆی زیاتر بتوانین ئەو منداڵە نازدارانە لەم بار و زروفەنە هەموارەدا زیاتر یارمەتیان بین و موعیدی داهاتووشیان ئینشاءڵڵا چەند ڕۆژێک پێش جەژن ئەبێت دامانناوە بۆ ئەوی بۆ جەژنی ئینشاءڵڵا ئیسفادە لەو بڕەپارەیە بکەن. معیشتمان بەمە ڕاتەڕێ و سێحەتی نود و ئەختیارین و هەر ئەمەمان هەیە و خوا نەیبڕێ خوا لە خەوانی بەزیاکە و ڕزقی ئەم هەمکە حەتیوە دەن و دەوڵەمەنەکان خوا چاکیان بۆ بکاو. من زۆر شتی پێکڕم زۆر سوودی لێوەرەگەم بۆ مەکتەب و بۆ شتکڕین و بۆ پێداویستیمە زۆر دەستخۆشی لەو کەسانەکەم بۆی پارانێرن بۆ بەرنامەی بەخشین زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم خوا ئیشەڵڵا پاداش و چاکیان باتەوە ئیشەڵڵا هەموو داوڵەمەندانە خوا پاداشتی چاکیان باتەوە ئیشەڵڵا هەمووتان هەزینە بەهەشتەوە. بەرنامەی بەخشین بەشی بێباوکان بە هاوکاری و دەستگیرەکانی ئەوەی بەخشندە و خێرخواست هەموو مانگێک 215 خانەوادەی بێسەرپەرشت منداڵی بێباوک دڵخۆش دەکات بە دابەشکردنی موچە بەسەریاندا وەک خۆتان بینیتان بەرنامەی بەخشین زۆرێک لە هاوکاری و کۆمەچەکانی زیاد کردو بۆ هەژاران و نەداران بەهۆی قەیرانی داراییەوە بۆیە بەشی بێباوکانی بەرنامەی بەخشین داوا لە ئەوەی خێرخواز و بەخشندە ئەکات بۆ کەفالەتکردنی منداڵی بێباوک و دڵخۆشکردنی منداڵێکی بێباوک
ئێمە لە بەرنامەی بەخشینەوە لە بەشی بێباوکان هەموو مانگێک 215 منداڵی بێباوک دڵخۆش دەکەین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە. بۆیە لێرەوە داواتان لێەکەین هەر کەسەگەوێت ماڵێکی بێسەرپەرشت منداڵێکی بێباوک دڵخۆش بکات پەیوەندیمان پێوە بکات و بۆ ئەوەی ڕێژەی هەژاری و نەداری و منداڵی بێباوک کەم بکەینەوە و بەشێک لە مەینەتی و ناڕەحەتیەکانیان لەسەر سوک بکەین. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.